زۆر کەس بەرگەی ئەم نامۆیە ناگرێت بۆیە لە کاروانەکە دەئەبڕێت دێتەوە وەکو خۆی لێ دێت کەوەکی خۆی لێ هات ئاگادار بن لەوێ زۆر خەتەرە چونکە هیدایەت درای کاتێک ئەم هیدایەتت گۆڕیەوە ئاگادار بە عقوبەی خوای گەورە زۆر گەورەتە بۆ کەسانێک کە تا دوێنێ ئەهلی مزگەوت بوونە بەڵام ئەمڕۆ نانە مزگەوت یان ئەمڕۆ نوێژ ناکات ئەفەرمی ئولایکە الذین اشتروا الضلالة بالهدى ئەوانەی کە گومڕاییان کە هیدایەتیان گۆڕیەوە بە گومڕایی باشە تا دوێنێ زۆر کەسە بین ئەڵێ وەڵا لە چی لەسەر بوو ئافرەتێکی زۆر باش بوو زۆر لە خوا ترس بوو بەڵام ئەمڕۆ کە بەداخەوە سفورە یان فلان پیا قورئان خوێن بوو دەرسی داو لە مزگەوتە وابوو بەڵام ئەمڕۆکە ئەهلی دیسکۆ بازاڕەکانە کەواتە خوای گەورە فەرمی ئەمە چی کردووە هیدایەتی گۆڕیەوە بە گومڕایی فما ربحت تجارتهم ئەم ئاڵ و گۆڕیە هیچ سود و قازانجی پێ ناگەێنێت باش بزانێت چێ قازانجی کردو لەوەی کە لە ئاهلی مزگەوت چوو بوو ئاهلی دیسکۆیەکان قازانجی کرد بێت چێ وازی لەوە هێناوە کە شەربەتی وازی ناو کردێتی بە مەشروبات قازانجی کرد بێت چێ ئەمە قازانج کردووە کاسبی کردو بە قومار قازانجی کرد بێت فما ربحت تجارتهم هیچ قازانجی هیچ ئەم تیجارەتە ئەم ئاڵ و گۆڕیە هیچ سودی پێ ناگەێنێت وخوای گەورە إن الذين اشتروا الحياة الدنيا بالآخرة جگەل لەوەش ئەمانە ژیانی دنیایان گۆڕیوەتەوە بە ئاخرەت فلا يخفف عنهم العذاب ئەو کەسانەی کە ئەوە ئیشیتان کە ژیانی دنیایان قیامەتیان گۆڕیەوە بە دنیادا دنیایکی کورت کەم و کورت كلا بل تحبون العاجلة دنيان خوشة عاجلة شتێک سرعتي أبري لكسك برسيار بك 7 ساڵە تەمەنی 8 ساڵە تەمەنی 50 ساڵە 40 ساڵە بڵێ ئەم 40 ساڵت ئەم 50 ساڵت ئەم تەمەنی کە تێدای چۆنت بینی ئەڵێ وەڵڵاهی ئەوە چام کردەوە خەوتم نازم یەکسەر بووم بە 40 ساڵ بووم 50 ساڵ 6 ساڵ هەمووی وای 100 ساڵەکەش لە وەڵڵا هیچ نەبوو هەر هاوینی زارێک تێپەڕی وتیان وەڵڵا تو 100 ساڵی تۆڕ دەبێ بمری کەواتە كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة آخرتشان لبير كردوا بو دنياك كمو كرد وما الحياة الدنيا إلا متاع الغرور دنيا سيتنا تيجي زور كم نبيت أجر مصبحك أجر قمارك أجر مشروبك أجر زناك هر شيء لوشتانا متاع قليل تيجي زور كمه كوات أخوي جورا فرمانك أم هدايتان جورتو لكن فلا يخفف عنهم العذاب ولا هم ينصرون عذابيان لسر سوق ناكري هرجيس لروج قيامته ولا هم ينصرون وهیچ کەسێکیش نییە سەریان بێخی یاخود ڕزگاریان کە دەریان بێنێت کەواتە مانەوە لەسەر پاچێتی زۆر ئەساسە و واسێنان لە خراپەکاری کەسمان پەپولە نین کەسمان مەلایکەت نین بەڵام گرنگ ئەوەیە ئینسان واز لە خراپی برادر خواردنی خراپ خواردنەوەی خراپ جێگای خراپ بیستنی خراپ بینینی خراپ وتنی وشەی خراپ بێنێ بۆی کە بە پاچێتی بمێتەوە و با بزانێ نامۆیە و ئەبێ تەحمولیش بکەین چونکە ئێمە بەتەمای پاداشتێکین لە پەروەردگار نەک لە بەندەکانی پەروەردگار